سڵاو خۆشەویستان باشن ڤیددیۆزارە خۆشە قەت پرسیتە سەرۆکی ئەمریکا ڕاتبەکەی چەندە؟ ئەندام پەرلەمانی کوردستان 8 ملیۆن دیناری وەردەگری مانجێ سەرۆک پەرلەمان 15 ملیۆن دینار وەردەگری ئەگەر لۆ 20 نەچنەوە بێزگە لە نەسریەکانیان تەبعاً ئەندام پەرلەمانی عراقی 23 هەتا 23 دەڕواتن وەبزانم نزیکی $2 دلار دەچی بە نەسری و حیمایەکانیانەوە سەرۆک پەرلەمانی عراقی 50 ملیۆنی وەردەگری زیاتر کەمتر سەرۆک کۆمار باسییان دەکەن 9 ملیۆن دلارە یاخۆ تا دەگاتە ملیۆنەشی بە نەسیرە و شتانە شاو پارە زۆری 1 ملیۆن دلار سەرۆکی ئەمریکا ساڵێ نەگمانجێ ساڵێ 40 دلاری وەردەگری ئەگە بە زمانی بازاڕی 400,000 دلار 40 دلاری وەردەگری یعنی مانجێ 3.5 یعنی یەک تۆس لە ئەندام پەرلەمانە عراقی زیاتر وەردەگری بەڵام ئەو 40 حیمایی تێدا نییە تاکسیشی لەسەرە زەریبەش دەی بداتە حکوومەتی لەو چلەی یعنی IRS IRS ئەو شوێنێکەوە بودجەی ئەو شوێنێکەوە ینی زەریبە وەردەگری دەڵێ بایدنە فەندی وەرەمان بەهادین ئەتوو دوو نەفەری دوو پیرێژن و پیرە پیاون چل دەفتەرە لۆچیە نە مندارەتەیە نە هیچ شتێکتەیە لەو چلەی احتیمالی هەیە غەڵەت نەبم 50,000 دلاری لێ بستینتەوە لەبەرەوەی دەرێت و ئەو پارە زۆرت ناوێتن ئەوە نیزامی تاکس و زەریبەیە ئەو چلەش وەردەگریتن زایدەن 50,000 دلاری تکەش وەردەگرێن وەکو سەرۆکی وڵات نەسریەکەیتی دەبی تایبەت بە ئیشی ناو سەرۆکایەتی نەگیشی شخصی خۆی حیمایە و میمایە ئەو شتانە نییە ئەوە پارەی خۆیتی وەکو بەندام پەرلەمانی نییە سی حیمایەتە بیتن یعنی ئەو چلا ئەو 40 دەفتەرەیە تقریبان 35 ماوە بەڵام نقطەکە لێرەیە کامل مەسرف لەسەر حسابی خۆیتی وای تاوز کۆشتی سپی دەرێ من بایدن ڕاستە ماڵی خۆ دەینی ئێرە بەڵام ئەوە فندق نییە مەطعەمیش نییە ئەوە دائیرەتی حکومیە تەنها لەوە پاراستنی تو ئەتو دەینی ئێرە ژوورێکت دەدێنێ ماڵۆچکەیەکت دەدێنێ تێدا بژی خواردن لەسەر خۆت کلێنکسی حەمامی لەسەر خۆت جلوبەرگ لەسەر خۆت مەراسیمی تایبەت بە خۆت هەموو لەسەر خۆتە سەبەڵگە قسەی دەکەم مەسەلەن شێفەکیانەیە تەباخیانەیە شێف دەرێکاک یەڵە من چمەیە حەز لە برنجە بڕۆ برنجمەوە بکرە حەز لە ترخێنە و ساوار و پیرخەنیا بڕۆ لۆم بینە تا لۆ دروستکەم چێ بینیت دەی بخۆت بچی یعنی بخۆت مەبەستم بە پارەی خۆت نەک سەرۆکایەتی ئەوە پارەی خواردن پارەی تۆلێ ئەوەی ئابا بڵین کلینگسی حەمام ئیمڕافقی تۆلێت پێپەر دەی بە پارەی خۆت بکڕین جلوبەرێک بە پارەی خۆت شوشتن بە پارەی خۆت ژنەکەت حەزی لە جلکە چیە حەزی لە تەسریحەشی ئەوەیە بڕۆپە ڕاستە ئەوانەوەیان هەیە حەلاقیان هەیە حەلاقی تایبەتیان هەیە بەڵام ئەگەر تەسریحەشی خاص بیتن دەی پارەی بدەی ئەگەر پێشتەی لەکن چێ چە حەلاقەچی بووی دەی بچێکنە حەلاقەی پارەی خۆت دەی بدەی یعنی کورت و مختصری لە قەل و پۆپی دەکەن شتە چی وایە ئەو کاتێکە کلینتۆن 8 ساڵی بەڕێ کرد و چووە دەرێت 15 ملیۆن دلار قەرداری وایت هاوس بوو دایەوە 15 ملیۆن دلار یعنی تقریبا زیاتر لەوەی کە لێ بووە بەڵام قازان جیوانە دەچی قازانجیان لە کاتێکە تەواو دەبوون لە سەرۆکایەتی دەستنە مەراسیمەک دەستنە نەدووەچی کۆنفرانسە کاتە قسەی دەکەن لەوێ پارەکەی وەردەگرن وەکو سەرۆک عفەن وەکو کەسێکی بەخیبرە قسە دەکەن ناڵێەوە میوانە پارەی دەدەنێ یان کتێبێشتە چاپ دەکاتن ئەوە کاتێککە تەقاعدش ئەوە تەمەن پارەکەتی مقارنە لەگەن سەرۆکی هەرێمی خۆمان یاخود سەرۆکی پەرلەمان یاخود ئەو شتانە پارێک لە کوردستانی خۆمان تەخشان و پەخشان دەکەی لێرەش ئەوە پارەکەیتی گورە بەخۆ کاکە خوش خۆشیانی دەوێتن یعنی بە پێی ئەو ئاەتی خوای گەورە دەفەرێبانە دە مەوزوعەکە دینی خوای گەورە لە قورئان دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم وما ربك وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون يا محمد خواي گەورە خوایەکەیت و هیچ قەومەکی لەناو نەبردێ بە زوڵم ئیلا گەل لەناو خۆیان مصلح بن چاکساز بن ئەمریکا خۆی زوڵم دەکا لە دەرەوەی ئەمریکا زوڵم دەکە بەڵام ناو خۆی ناوخۆیان چاکسازم بزانە پارەی ملەتە کو دەوێت و دەخشانە پەخشانێکی
بزانە وڵاتە عەرەبیەکانی خۆشمان کووە کاکە ئیسرائیل تەماشا ئیسرائیلیکە لەناو بوقعەکە لەناو هەموو وڵاتە عەرەبیانەیە لەناو خۆیان سەرۆکی دادگایی دەکەن لەناو خۆیان چاکسازن هەر بە قۆت دەبن ئەی وڵاتە عەرەبیەکان ژەوا دەپوکێنەوە کە موسڵمانیشن بەدئەخەوە ئیترەوە نەمتە مۆزوعی نینی کاتێکە تەقاعودش دەبیتن کاک بەهادین ڕاتبەکەی دەبتە نیوە ڕاتبەکەی وەکو ڕاتبەکی وەزیری وەردەگری وەزیری ئێستایان کەوانە وەزارەت پێیان دەڵێن دیپارتمنت وەزیرەکە پێ دەڵێن سکرتێر سکرتێری سکرتێرەکە ئێستا کە 220,000 وەرگرت 220,000 سەرۆکیش ئەو کاتە وەکو وەزیرەکی تەعامل لەگە دەکەن بەڵام سیکرت سێڤیس ئەوەی کە سەرۆکی دەپارێزی معدە لەگەریتی هەتا دەمریتن ئێستا کارتەر لە هەشتایەکان وەزیر بووە هەتا ئێستا کە لە ژیان ماوە زۆر پیر بوو هەتا ئێستا پارێزگای لێ دەکرێت چونکە هەندێک نهێنی و ئەسرار هەیە سەرۆکایەتی دەی بپارێزرێ نەکو یەک بیگریتن و بە زۆری ئسرارەکەی پێکەشەکەشفکە لێە سەفەر دەکاتن لە گەریتی کاتێکە مەسەلەن ئەو کاتی ینی کاتێکە ڕئیسیشە کات تەقاعود دەبینن سەفەری تەبیعی ئەو سکری سێرڤزان لەگەرە بەڵام کاتێک لە سەرۆکات ئێستا بایدن سەرۆکە سەفرەی دەکاتن گەشتەی دەکاتن ڤەکەیشنێک دەکاتن لە ئێرێ دەستە ئۆهایۆ دەستە ئەفۆن دەستە و هەوایەوانە بەس تیارەکە لەسەر سەرۆکایەتە باخیەکەیتە مەسەرفەکە هەموو لەسەر جیرفانی خۆتی بردەیەک دەکاتن حەفلەکی یەیلادێت لەدایک بوونیەکە چاندەکە هەموو مەسرفەکە لەسەر جیرفانی خۆیتی ئەو میوانانەی دەینیتن خامەکردنەوەکە دوایە دەبی خۆی پارەی یەکێکیان بداتن نەکبرێ وەڵای من سەرۆکم یاڵا بودجە کراوەوی مەفتوحە شتانە نییە لێرە ئەوەش سەرۆکی وڵات و پارەکەی و بە مقارنە لەگەڵ سەرۆکانی لای خۆمان و یانەگەر بۆ پێبیتن بەخوای بایدن دەبی سوال بکاتن لە لای سەرۆکی هەرێمی خۆمان و سەرۆک وەزیرانی عێراقەوەبەتە لە ڕووی معاشەکەی هیوادارم بەدڵتان بوو بێ و ئەگەر بڵاویکەنەوە شێریکەن دەستان خۆش بی کۆمنتیش هەر سەرخنەکتانەیە بەسەر چاو کاتێکی خۆش